طبعا ساڵانێکە دەوڵەتی تورکیا هێرش دەکات سەرخاچی هەرێمی کوردستان و لە دەرەنجامی ئەم هێرشانە زیانێکی ئێجگار زۆر بە سروشتی کوردستان گەیشتووە و بە دێهاتەکانی کوردستان ژمارەیەکی ئێجگار زۆریان چۆڵ کراون و خان و بەرێک هاوڵاتیان وێرە ڕوخاندراوە و ڕەز و باغی هاوڵەتیان سووتێنراوە و لە وەرگاکان زیانی ئێجگار گەورەیان پێکەوتووە. کارگەیشتە ئەوەی لەم ساڵانەی دواییدا گەیشتە سەرەوەی داگیرکردنی بەشێکی خاچی هەرێمی کوردستانیش. ئەم هێرشانەی ئەم دوایە ئامانجەکە ڕوونە، ئامانجەکە داگیرکردنی خاچی هەرێمی کوردستانە و ئەوەی کە معلومە لای هەمووان ئەوەیە کە ئەم هێزانە ئامانجیان کشانەوە نییە. بۆی ئەم پرسە پرسێکی نەتەوەییە و پرسێکی نیشتیمانیە و پێویستی بە فشارێکی ئێجگار زۆر هەیە. وێ ڕای کۆدەنجی هێز و لایەنە سیاسیەکان لەسەر ئاستی ناوخۆدا پێویستەکە فشارەکان چڕ بکرێنەوە لەسەر هەر سێ سەرۆکایەتیەکەی عێراق، چونکە ئەمە پێشێلکردنی سیادەی خاچی عێراق بە حکومەی کە هەرێمی کوردستان هەرێمێکە لە چوارچێوەی دەوڵەتی عێراقدا و ئەمە ئەرچی هاوپەی وڵاتانی هاوپەیمانیشە کە جەنجی ڕوبەڕۆی بوونەوەی شەڕی داعشەکەن لە ناوچەکە و سەرکردایەتی جەنجی تیرۆرەکەن. ئەمەش دیسانە بێ سەرکردایەتی هاوپەیمانانیش سنوورێک بۆ ئەمەدا بنێ. بەداخەوە تاکو ئێستا هەنگاوێکی کردارەکی نەندراوە بە ئامانجی وەستاندنی هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەرخاچی هەرێمی کوردستان. ئێمە وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان ژماری یاسایی لە ئەندامانی پەرلەمانی کوردستان واژۆمان کۆ کردەوە بۆ ئەوەی دانیشتنێکی تایبەت سەبارەت بە پرسی لەشکرکێشی سەرخاچی هەرێمی کوردستان بکرێت و هەوڵ فشارەکان لەسەر دام و دەستگای دەستووریەکانی هەرێمی کوردستان چڕ بکەینەوە بۆ ئەوەی بە هاوکاری و هەماهەنگی هەموو لایەک هەوڵ بدەین ئەم مەسەلەیە حەسم بکرێت. تاکو ئێستا هەنگاوێکی کردارەکی نەندراوە هێرشەکان بەردەوامن بەداخەوە و ئێمە بۆ دەوڵەتی تورکیاش کە ساڵانێکە بە ئاگر و ئاسان ڕوبەڕووی گەلی کورد دەبێتەوە لە باکووری کوردستان و خاکەکەی خەڵکەکەی شەهیدەکە و خەڵکەکەی لە زەیدی خۆی ڕائەگوازێ و شار و شارۆچکەکان تێکەدا. بەڵام ئەوە نەبووە تەمایەی چارەسەرکردنی کێشەکانی ناوخۆی وڵاتەکەی. بۆی باشترین ڕێگا چارە بە قەناعەتی ئێمە بۆ دەوڵەتی تورکیاشەوەی ڕێگەی ئاشتی بگرێتە بەرەوە بە نێوەنجیری هێزێکی نێودەوڵەتی دان بە مافی گەلی کورددا بنێ بگەڕێتەوە سەر مێزی گفتوگۆ بۆی ئارامی و ئاسوودەی و ئۆقەی بە وڵاتەکەی خۆی دەستە بەر بکە بۆی ئەو مەسارفەی کە ساڵانە لە ڕوبەڕووبوونەوەی با بڵێن خەباتی ڕزگاری خوازی گەلی کوردستان سەرفی ئەکا لە ئاوادانکردنەوەی ناوخۆی وڵاتەکەی خۆی سەرف بکات. ئەمە پەیامی ئێمەیە و سوورە بین و بەردەوامە بین لەگەڵ لە فشارەکانمان. بەڵام بەداخەوە عەدەسەکە و هێرشەکە بە شێوازێک گەورەیە کە تاکو ئێستا نەبووە مای ڕوەستاندن. ڕاستێکی ئەوەی ئێمە دانیشتن لەسەر پرسی موچەوەی لێبڕینی موچە قەرار وایە وا بڕیوای اتفاقمان کرد کە هەر دانیشتنێک بکرێت لەسەر پرسی لێبڕینی موچە بکرێت. بەڵام ئەم یاداشتێک کە تایبەتیشە بە وەستاندنی سنوورێک یان دیاریکردنی سنوورێک بۆ لەشکرکێشی وڵاتانی دەرودراوسێ بە دیاریکراوی دەوڵەتی تورکیا بۆ سەرخاچی هەرێمی کوردستان ئاراستەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کراوە. پێشتریش ئێمە دانیشتنێکی داخراومان کرد لەسەر ئەم پرسە. بۆیە ئەمە وێڕای ئەوەی کە بە دانیشتن ئێمە لە ڕێگای پەیوەندی و فشارەکانیشەوە درێخیمان نەکردووە و هەوڵ دەین لە داهاتووشدا هەموو ڕێکارێکی پەرلەمانی هەموو ڕێکارێک بگرینە بەر بۆ دروستکردنی فشار لەسەر دام و دەستگا دەستووریەکان لە هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراق و تەنانەت کۆمەڵگای نێودەوڵەتیش بۆی سنوورێک بۆم لەشکرکێشیانەدا بدرێت.